لە پاش ناوبڕەکەەوە جارێک سڵاوتان لێبێت ئەمە دەرزیەکە ئەمان پێڵەن لانسێت ئەم دەرزیەکەن بە ئەم پەنجێتە یاخود هەردوو پەنجەکە بێنێ هەردوو پەنجەکە بێت زۆر چاکە ئەمان وەکو بینیتان یان لە پەنجەی منیش بۆی کە فاسی خوێندنەکە بکەن ئێستا ئەگەر من بێم ئەمە چۆنی پەنجەکەی لابی ئێمە لی نازانین ئێمە بەس لە مای کوشتا ئازانین زۆر لە پەنجەی ئەو کەسە و ئێستا ئۆتۆیاتۆ لە پەنجەی خۆم زۆر چاکە تۆ باسی من کرد منیش زۆر چاکە ئەوەیانە تاقیم ئەمان ئازاریش هەنام بەم نیش بسم الله بگریت و ئێستا ئێوە ئاوایی ئەجا خوێنەکەی بۆ ئەوکەیتە سەر ئەوە بامە خۆشی بیکات ئەمە بە حساب من کردم دواتر لەسەر ئەم ئامێرە ڕێژەکەی 116ەیە 4 دەرەجە لە من کەمترێکە نیۆڕۆکی خواردۆتۆ نیۆرۆ خۆڵی بەترسم خواردەوە لەگەڵ مریسکی بە ڕووبانار ئەمە بۆیە تۆزێ ڕێژەکەی زۆرە لەبەری خواردنێکی زۆری خواردووە ئێمە بەردەوامین ئێوەش لەگەڵمانە بن ئەم گروپە کە دەستیان کردو بە کار و چالاشی بێ ئەوە نەبوون کە ئەعلامیشان لە پشتەوە بیاخو کەسێکی ڕاگەیانکاریان لە پشتەوە بێت ئەمە ئەو کەسەیە کە وێنەیان نەگرێت کار و چالاکەکانیان بۆتان چۆن وێنەی هەمویان نەگرت بەڵێ لە هەر سێ شوێنەکە ڕسمی گیراوە کاری و چالاکە هەمووی ڕسمیان گیراوە لە هەر لە زارە و لێرە لە ستیستار و لە میترۆ زۆر چاکە تۆ عید بەس بە وێنەگرتن بووی من ئەمڕۆ وێنەگرتن و هەروەها هاوکاری پەنجەی کەسی خەنی لێنا تۆ ئەمڕۆ من ئەمڕۆ نا زانیاری بە خەڵکە بەخشین و زیاتر شەکرە ناسین بۆ خەڵکە و زیاتر فێوانەکەین هۆکارەکان چین کە بۆی کە تووشی نەخۆش شەکرا بن هەین چۆن خۆیان پارێزن ڕێگاکانی خۆ پاراستنی ئەمڕۆ خەڵک چۆن لەگەڵتانە مەسەڵەن پێی خۆش بووم کار و چالاشیەوە وەڵا بەتاکید زۆربیان زۆر بە خۆشحاڵیەوە پێشوازیان لەم هەنگاوی ئەمە کرد هەرچەندە ئەمە جاری دووەم بوو ئەمڕۆ کە دەستمان پێکرد چکە بەیانەکەی ساعت 11 لەبەر دەرکی سەرا لەوێش هەماشت پرۆژەمان هەبوو لێ کەمپینێکمان کردبووە ئەمە لۆگۆی نەخۆشیەکەیە ئەمە لۆگۆی IFMS ئێمە خوێندکارانی کۆلێژی پزیشکین کە ئەندامی ڕێکخراوێکی جیهانین ناوی IFMS کە ڕێکخراوێکی جیهانی و کوردستانیش ئەندامەتیایە بەس لە خوێندکارانی کۆلێژی پزیشکی پێکاتوە زیاتر ئامانجەکانی هەر زیاتر هۆشارکردنەوەی و پێدانی معلوماتی طبیە زانیاری پزیشکی بە خەڵک زیاتر هۆشارکردنەوە هاوکاریەوەی نا تا ئێستا ئێمە لەبەرەوەی ڕێکخراوێکی سەر بەخۆی زۆربەی شتەکان هەمووی لەسەر حسابی خۆمانە زۆربەی پارەمە لە تەڵبەکان خۆمان کۆ کردوێتەوە بەڵام وعدیتان کۆ کردوێتەوە ماگانە پارە بەڵام لەمە دو وعدی پێیاوین کاک دکتۆر میران بۆ ئەم پرۆژەیە یارمەتیمان باتر نازانین چۆنە بێت دکتۆر ئەو بێ خۆی پارە کۆ کاتەوە بۆی خۆمان لای منە پارەی مەرحەلی ئێمە لای منە بەڵێ ماگانە پارە تۆ این پارەکەی من هی مەرحەلی خۆمان کۆ ئەەکەمەوە هەموو مەرحەلەی نوێنەرێکی پارەیان لێ کۆکاتەوە ماگای توێ ئەمڕۆ تو ینی پیاوی پارەکەی یەکەم جار تەفحەسی خوێنی خۆتەکەی بۆ شەکرە نەخێرە من دووەم جارمە چی نەجەکەم پۆزەتیڤ بوو تا چەندە کەسەکەی ئەم کار و چالاکیانە ئەگەر بەردەوام هەبێ زانکۆ پەیوەندی شیە بێ لەگەڵ هاوڵاتیانە لە دەرەوە و کارێکی باشە شتێکی زۆر باشە هیوادارم بەردەوام بن چکە ئەمە بێتە هۆشیارێکیش بۆ خەڵک ئاگیان لە خۆیان بێ لە ڕووی تەندروستی خۆیانەوە لە ڕووی شەکرەوە ئەنجا ئەمان کۆمەڵی پرسیاری تایبەتیشیان هەیە و کۆمەڵی ئاگاداری دێنە شتێکی زۆر باشە جەگە دەچوو بەڵێ پۆزەتیڤ بوو پۆزەتیڤ بوو هیچ کەشەم نییە پۆزەتیڤ سپاس ئەمە ئێستا بەحسی ئەم کەساکەن هیواداری خەبەرێکی خۆشیەوە چۆنی تۆ کار و چالاکی ئەمڕۆ چۆنە چیەکی لێرە ئەمڕۆ من کێشیان وەرەگرم لەگەڵ باڵایەنە دوای ئەوانەیە ئەم بەمان بۆی بزانین چەنێکە چونکە لە بەرەوەی نەخۆشی شەکرە بە ڕێژەیەکی زۆر عیلاقەی بە قەڵەوی ئەوانێ هەیە ئیتر ئەم بەوان بزانم شەکرەکەیان باشە تا زعیفی باشە بەڵام زعیفێکی تا ڕادەیەک تەبیعیبی ئێمە پێیان ئەڵین ئەبێ کێشتان چەنێ بێ وەڵایی لێرە چەند داتایەکیان لێوەرەگرین تەمەنیان ڕەگەزەکانیان کێشەکان دیارەکەین و دوای ڕێژەی شەکرەکان دیارەکەن و پێیان ئەڵێن کە مەترسی توشبوون بە نەخۆشی شەکریان هەیە یان ڕێازەکان ڕۆژانە چەند ڕێنمایەکیان پێڵێن بیکەن بۆی تووشی نەخۆشی شەکرە نەبن و خۆیان پارێزن لێی چیم کە پیان ئەڵێن
ڕێنمایەکان ئەگەر هات و مەترسیان هەبێ پێیانەڵێن ئەگەریکە قەڵە و بپیاڵن کێشیان دابەزێن پارێز بکەن چاوری کەم بکەنەوە خوێ کەم بکەنەوە لە خواردنیانە هەروە هەوڵ بن بە پێی پێویست شەکر کەم بکەنەوە ئەگەر یەکێکیش لە عیلەکە مەترسی توشبوون بە شەکرە هەبێ لە عیلەکە کەسێکە بێ شەکرەی هەبێ پێویستە ئەم ڕێنمایانە پەیڕەوی بکات و هەوڵ بات وردە وردە خۆی فەحسی شەکرە بۆ خۆی بکاتەوە بزانێ ئایا توش بۆ یان نە. تۆ لە مستقبلا کابووی بە دکتۆر ئێستا چۆن بە خۆڕایی فەحسی شەکرە ئەکەی ئەی لە مستقبلا چیەکەی تۆ کاتە مەسەن کە شوێنێک تەبوو کە هاوڵاتیان بۆ لە بیتاقەت لە بڕنوان هەر ئاوا بە خۆڕایی یان ئەو تا زۆر بەگران. من ئامادەم بە پێی توانای خۆم بە خۆڕایی بۆ هاوڵاتیان بە سعری ئێستا خەڵکەڵێ سعرێکی مناسب و بە پێی کەسەکە ئەگەر بزانم کەسێکی فەقیر هاتووە بۆلام ئەتوانم بە پێی توانای خۆم یارمەتی بم یا ئەتوان پارەی لێ وەرنەگرم. ناقی چەندە نێوە؟ مەرحەلە چواری. ساڵانی؟ نەخێر هێشتا 2 ساڵمان ماوە بەڵێ. ئەم کاروسالاشی ئێوە ئەمڕۆ تا چەندێک کەس دەکەی بۆ هاوڵاتیان سوودی لێوەرەگرن لە ڕێنمایەکانی ئێوە وشارکردنەوەیەکە بۆ بۆ هاوڵاتیان ئەمە بۆ کەسێک باشە ئەگەر بۆ نمونە تا ئێستا فەحسی شەکرەی نەکرد بێ بەهۆی ئەمەوە ئەتوانێت بزانێ ئایا شەکرەی بەرزە یاننا و هەنێ ڕێنماییان ئەینێ کە ئەتوانن چاودێری خۆیان بکەن ئایا ئەمە لە خێزانەکانە هەیەن ئەمیش پێویستە ئاگاری لە خۆی بن. تەسەورەکەم بۆ ئەمە سوودی هەبێ بۆیان چکە زۆر کەس ئێستا هەیە گوێ نایەتە خۆی ناچە فەحس بکە ئەمە فەسێکە لە بەردەستیان نایە ئەتوان فەحس بکەن بزانن ئایا شەکرەکان بەرزە یاخودنا. وەڵا زۆر هاتۆ بۆ لامان ڕاستەکەی نەمانووسی بە ژمارەکانمان هەمووی نووسیوە وای بتەنووسێ بۆی بزانن کە ئەمڕۆ چەند مەسەن بە خەڵک خۆمان حسابیکەینەوە بەس ئیستا زەختمان زۆر لەسەرە بەڕاستی ئێمە تابان کردووە ئەبێ دایمەن بۆی ئەلام خۆ حازرکەی تۆ بەس وەڵاهی ناڵم داوا لێ بور نەکەن ژمارەمان نووسیوە بەس ناوەکانمان هەموو لایە یعنی کردوشمان ئەگەر نزیکەی دۆستە کەسێک هاتە بێوانە زیاتر لەگەڵ سەحەشا چونکە ئێمە بووین بەیانیش لەوێ بووین یعنی ئەمە زۆرە یعنی ئەمە تاواکردنی تەنوانە زیاتر زۆر زیاتر هزار یعنی هیوادارین ئەمانە کەسبێنێک کە بوون بە دکتۆری تاوا و چوونە شوێنی خوان ئیشەڵا دەردی خوان ئەڵێن هیوادارین ئەگەر لە مستەقبەلە ئەو شوێنیان هەبوو چۆن ئێستا بە خۆڕایی هاوکاری هاوڵاتیانەکەن ئێمە ناڵین بە خۆڕایی بەڵام ئەو کاتە خاتی هاوڵاتیان بگرن لەوەی کە زوو چارەسەری هاوڵاتیان بکەن و ببنە نمونەیەکی باش بۆ ئەم میلەتەی ئێمە چونکە میلەتەی ئێمە پێویستی بە گەنجی ئاوایە بۆ داهاتوو هیوادارین هەموو گەنجەکان بەرەو پێشەوە بڕوان تا بەرنامەی داهاتوو خواتان ئەسپێرم کاتێکی شادێکی من خواتان